زۆر چاکە ئەم کاتتان باش ئەم جارە بەیانی نییە کە بڵین دووبارە بەیانتان باش ئیتر تۆزە گۆڕانکاریەکەین گەشتی ئەمڕۆمان تایبەتە و کتوپڕە وەیە گەشتەکەمان ئەمڕۆ کە پێنجشەمەیە لەگەڵ گروپی ماتۆرەکانی سلێمانیە ڕۆین بەرەو شەقڵاوە لەوێ ئەم شەو لەوێ ئەکەوین بەیانەکەی کە ڕۆژی جومعەیە گروپی ماتۆرەکانی هەولێری ژیان بەرەو شەقڵاوە لەوێ کۆبوونەوەیەکی شازەکەین بۆیە ئێستا لەگەڵ مامە کۆساری خۆشەویستە لینکی ڤیدیۆکەی ئەویشم لە دیسکریپشن داناوە بینەری بن بۆیە پێکەوە ڤیدیۆکانمەندانەی ئیتر با لێرەیە درێژەی پێنەین و با بەڕێکەوین بەرەو شەقڵاوە داری خواتان لەگەڵ ئەم کاتتان باش ئێستا ئامادەکاریمان کردو و ئەمر ڤڵۆگی 29ە گروپی ماتۆرەکەش ئەزانین کێ دەستە دەوروبەری 5 و 25 جارێ چاوەڕێن مباسیەوە مامەگەم باشی داواکەم خۆشەویستی زۆر چاک نزا با بڕۆین لەکوێین؟ ماوە سا 7:30 هێشتا 10 دقەمان ماوە بۆ شەقڵاوە جادەکە خۆش بوو دەڵی پێوە نەما زەرەوی چاکی لێ وڵا یەک دڕی پێوە نێ لەو ژێری مهم خۆمان سەلامەتی مۆبای هەموویەتی ئێستا ماتۆرەکان ڕۆشتن و لە شەقڵاون گەشتمە تاوێ و ئێمە خاوخاوێ پەڕۆشتین چاکن ئێستا دەوروبەری زانی چەنە سا 8 ئەنجدا گەشتینە شەقڵاو ئەمەش بازاری شەقڵاوە ئەمەش مامە کۆساری خۆشەویست کەوتمان لە زۆر ناتوان بۆ شەقڵاوە لەوانەیە 3 ساڵە بێت گۆڕاوە هەمووی خۆش بووە تا بزانی نانیە خۆن ئێستا چینەوە بۆ ئۆتێلەکە و ئیسراحەتێکی بۆکەین و بەیانی لەگەڵ گروپی هەولێرە تا بزانین چۆنە لەگەڵمانە خوارد و خۆمان تێر کرد و ئەڕۆینەوە بەرەو شوخەکە نازانم شوخەیەکە پرە گرتویانە ئەچین دەوێ ئیسراحەتێکی بۆکەین و تۆزێ تەسویرەکەین و چاوەڕێ ئەو کوڕین لە هەولێرەوە بێت ئەو شوێنی شەقڵاوە شارزایە ئیتر نازانین چۆنە بێت
جا لینکەکەی یوتیوبی مامە کۆسارم لە دیسکریپشن داناوە هەمووتان سەیری ڤیدیۆکانی بکەن هەمووی دەرەجەیەک و شاست تر خانوشتمان دۆزیەوە ئەمەیە خانۆکە شوێنەکەشمان خۆشە هەموو شەقڵاوە دیارە لێرەوە بەسەوە سافیکەم ئەلێرەوە هەموو شەقڵاوە دیارە زۆر جێکی تایبەتیەیە ئیتر ئەلێرەمەینەوە شەو بەیانی بەزمەکان دەست پێەکە یانزەی شەوە تا بەیانی خاتان دەکەم بەیانیەوە باش 20 دقەیە ئێستا حساوین ئێستا ڕۆینە ناو شەقڵاوە نانێ خۆین و تر چاوەڕێ بین تا گروپی ھەولێریان تر جەماعەت هێشتا خەریکی خۆیان حەزرەکەن ئەمە شوێنەکەیە با بەڕێنمای پیشێنتان بین دەرەیە هەمووی خەوتووە تر بزانین چۆنە بێت بەرەبەر خۆمان حەزرەکەین و بەڕێکەکەین يلا الليلة بنشتغل جماعتي كاخالي جوانا مرة لا يمين توز الشيخ أو ماتوراني لبردم أبيع هەمووی دێتاو بە دەرگایە ئای چۆن أو بازاري شو نیم ساعتی تریە نیم ساعتی تر ئێستاش خەریکی نان خواردین و کۆتاییەکەیەتی So what am I saying? Anyway, me to them, you fuck it to them there. That's it. Yeah, when I say going up, yo, my ladies. Hey, Miss Fatty Fatty, you a murder. Million love it the way you twist and a turn up. I don't love my girl, you a burn up. And that's my girl, you be never ever heard of. Hey, Miss Fatty Fatty, you a murder. Million love it the way you twist and a turn up. I don't love my girl, you a burn up. You a burn up. I saw me go so then the kitty them pretty so the dog them a bark. Love it the way you whine or you walk and attack. So when you take body like a rocket it a spark. If it is a hit when the girl them top chance. Hey, white, black, brown, slim or round me not care. No matter the time of day them fi get slayed anywhere. Me no rich, but if a silent man a millionaire. Girl if you have a tight you fling it in here. Big it. Hey Miss Fatty Fatty you a murder. Million love it the way you twist and a turn up. I don't love my girl you a burn up. A nice a girl you me never heard of. Hey Miss Fatty Fatty you a murder. Million love it the way you twist and a turn up. I don't love my girl you a burn up. You a burn up yo. Hey. Eat it ground, but the girl and they will mix up the style, put Willie bounce. I dance, we comfy dance, so no time fi sit down. Miss a big up all of the girl and who know they will silly stunt. Hey, I mean, titty with the hygiene. Who pull up into the dance, always nice and clean. Hey, I mean, the couple looking wifey. From your appetite, million and sliding. Hey, Miss Fatty Fatty, you a murder. Million love it the way you twist and a turn up. Hotter than lava, my girl, you a burn up. A nice a girl, you me never ever heard of. Hey, Miss Fatty Fatty, you a murder. Million love it the way you twist and a turn up. Act like lava, girl, you a burn up. A nice a girl, me never heard of. Kitty the pretty so the dog them a bark. Love it the way you whine or you walk or you talk. So when time fi body like a rocket it a blast. It is a hit when the girl them top charts. Hey, yellow, black, brown, slim or round me not care. No matter the time of day them fi get slay anywhere. Me no rich, but if a style man a millionaire. Girl if you have a tight you fling it here. Hey Miss Fatty Fatty you a murder. Million love it the way you twist and a turn up.
برعرو لو روشنا نهربو گەشتەکەمان نە وەڵا پێمە گەشتەکەمان تەقی ئێستا ڕوین بەرەو منتیقی نازانم چی پێڵێ ڕوین بەرەو ئەوێ بەس گوێشکەی من تەقی ئەوان هەمووی کڵاوە کێشەی نییە چەند سورعات بن ترەوە تا ئێستا بە دوای کلینێکسێک ئاگەڕێم نییە هەتا بیکەمە گوێشکەمەوە تر ئەوە حاڵمانە بێ تا ئەوێ گوێشکەم گرمەیە چوین بۆ مەتیقە سیاحیە لەوێ سەیتەرخێر ڕێگینەیە گەڕاینەوە بۆ ئێرە نازانم لەوەیە شوێنەکەمان چۆنە بێ مامە دەموو باسە باوی گەرمە برای گیان چەنە 12:30 لێرەیم زانی چیە بێت دارێ لەگەڵمانە بن ئەوە مەجموعەیەکی تریژاتن بەستینومانەوە یەک مارکێنیە جومعەیە عليكم السلام بخير بك هاڕێنە ئێستا ئەوەتان وەڕاکەم دیاریش بێ بەڵام ئێستا جەماعەتیان شتێکی زۆر جوان دەرەچێ ئاوەتان فيديۆمان کرد دەتان چۆن بووە مەیە ئەم سپارکە ئیتر ئێستا بەڕێکەوێن بەرەو بێخاڵ ڕێگەکەمان هەرچەندە گۆڕی بەڵام خێری پێوە بێم ئەگەر یە ئێرەش خۆشتر بێ بۆی منتیقەی بێخاڵە تر جەماعەت چۆن چوونەوە دیو؟ ساعات دووە والله ئەوە ئێستا ساعات دووە
ڕابڕێکەوین گەشتن ناو بێخاڵ ئازم خۆشە بەڵام لەوری 6 ساڵە ناوە یازای زۆر خۆشە لەوری 6 ساڵە بێ ناوە زیاتری زۆر خۆشە زۆردا جەماعەتی زیاتر ئەبین لە دەوری 30 ماتۆر ئەبین جاوەکەی خۆشە زۆر زۆر دەرەجە یەکە زۆر گۆڕا من تا ئێستا وا نەمبینیەوە ئەگەر یە تامیریان کردو یا گۆڕا بێت وەتا هەر ماتۆڕیان لەگەڵمان هەبن جەوەکە شاسرەبێت سعات 2 تر بە تەمای دەوروبەر زوو بگەینەوە ڕێگە بۆیە ڕێگەکەی وێرانە بینی شەقڵا و دوکان و ئەوانە ترە بێ ئێمە هەر بە ڕووناکی ئەو ڕێ بکەین وەیە تاریکیمان ناوێت جەماعەتە نانەخۆن ئێمە نانەوە خۆر پێشتر مامەیدان نانەوە خۆردووە ئێمە ئافیەت 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 زۆر جۆرە وڵا کاکە کێسیتە ئەمەم پێ خۆتمە کێسیتە گەرمە بەخوا وڵا کاکە تا سلێمانی 5 سەعات و چارەکێکە نۆ لە سلێمانی نێمان نۆ ئەگەر چوار لێرە بەڕێکێک ئەگەر ئێستا بەڕێگەین 8 لە سلێمانی جا و جادە جوان درایان ئەمە دووەم جارە ئێمە یەینەوە خوارەوە غازی جەو ڕسمێکی جەماعەتی جەماعەتی لێرە کامێرەکەین بۆ کوڕە باشە باشە بیعیب کامێ کەس وەساوە پێیکە ئەمە حازرن چۆنە وەزعەکە جەماعەیەکی دوایەوە ڤیدیۆکەکەین وەڕێ کێ ئەیگرێەوە ڕسمە ئەین بە لا عثمان ما منيرنا ولا يلا شباب علاوي علي شباب علي شباب شباب علي طلع راسه وينه شو شاركه لذا تۆزە ڕسم و شتمان کرد سەجێ ئەڵێنەوە چینە لای ماتۆرەکانەوە کە پێم بکەم On some chill shit, we go 0 to 100, nigga, real quick. Baby on that rap to pay the bill shit, and I don't finish it, not even a little bit. Oh Lord, know yourself, know your work, nigga. My actions being louder than my words, nigga. I ain't so I was still slow down to earth, nigga. Niggas going through it, we can. On some chill shit, we go 0 to 100, nigga, real quick. Baby on that rap to pay the bill shit, and I don't finish it, not even a little bit. Oh Lord, know yourself, know your work, nigga. My actions being louder than my words, nigga. I ain't so I was still slow down to earth, nigga. Niggas wanna do it, we can do it on their turf, nigga. Oh Lord, I'm the rookie and the vet. Shout out to the bitches I ain't holding down the set. All up in my phone looking at pictures from the other night. She gon' be upset if she keeps doing. She gon' see some shit that she don't wanna see. She ain't ready for it. If I ain't the greatest, then I'm
لەسەر بەرەبەرە گەشتەکە خێکە کۆتاییەت بەسەوە ساڵەکەین بەرەبەرەتر گەشتەکەمان کۆتاییەت هەرکەس سعری ئەو هەموو ماتۆڕی ئەوێ لینکەکەی ڤیدیۆکەی مامە کۆسارم لە دیسکریپشن داناوە ئەو سعری هەمووی لەم سەرەوە تا ئەو سەر بە سعر و مواصفات و هەموویەوە ڤیدیۆمان کرد ئیتر چای یەمەن بەرەبەر ئەکەینە ڕێسە دەوروبەری سەعات 4 زۆر درنگە نیوە ڕێگەکەمان هەمووی شەوە ئیتر موین بە سەلامەت و بەبێ هیچ ڕووداوێک بگەینەوە ماڵەوە ئیتر هەرەوە نەبوو خۆشەویستی منن بابزانین هەلە ڕێگەش تۆزە ڤیدیۆگرین تر دەستە لە بێخاڵەوە با بەڕێکەوین ئەمەش ئەم جەماعەتی هەولێرەوە هەولێر بوون بە هیوای ئەوەی ڤڵۆگی 29تان بەدڵ بێم ئەمەش ئەم ماتۆڕەیە ئێمەی بێچین دارێک خواتانەکە ئێستا ئێرەوە چینەوە بەرەو شەقڵاوە ئەمە کردوتێکی بێبێ کڵاوی چاکترین شتە ئەوە نەبێت عقلمان چی لاتووە ئەتە نازانم ئەم شەو لێرە ئەبین یا ئەگەڕینەوە خانە تا بزانین چەندی خواردووە تا شەقڵاوە و گەڕانەوە ئێستاش بۆیە تا ئێستا قیاسی بەڵمی خواردنی ئەم نەکردووە حولی خوارد یعنی تا هەولێر و بڵێم تا شەقڵاوە هاتنەوە ئەوەنی خواردووە چەند خۆیان باشە بە تەبریدەوە موین بە سەلامەت گەشتینەوە ناو شار و بێ هیچ مشکلێت ئاوەڵێتر باشە حولی تر بۆ سیارێکی ئاوا زۆر زۆر بێعیبە جا لە دیسکۆردیشا لەگەڵم بن لینکی دیسکۆردەکەش دانێم ئیتر هیوادارم ڤیدیۆکە بەڵی خۆتان بوو بێ تا ڤیدیۆیەکتر ڤڵۆگێکتر خواتان لەگەڵ